ئەم دیدارە بیر و بۆچوونەکانی تەواوی کەسایەتە سیاسیەکان یەک دەخا لەگەڵ ئەوەشدا هەموو بیر و بۆچوونە سیاسیەکانی حیزبیەکانیش یەک دەخا لەسەر ئاسی نێودەوڵەتی بوونی ئەم کەسایەتە سیاسیانە عێراقیەکان و بێگانەکانیش ئەجنەبیەکانیش لە وڵاتانی سێ لە وڵات لە دیدارێکی لەم شێوەزدا بە ئاراستەیەک دەکات کە عێراق دەیەوێت خۆی دوور بخاتەوە لەو کەلێنە یاخود لەو بەرەستەڵەکەی کە لە بەردەمیدا هەیە و دەیەوێت کرانەوەیەک بکرێتەوە بە بەردەم هەرێمدا و ڕووی وڵاتانی تردا سەبارەت بەوە قسەیکردن لەسەر ئەوەی کە باز لەسەر ئەوە بکەین کە عێراق بکاتەوە پێگەی خۆی و ڕۆڵی هەبێت لەسەر ئاسی هەرێمایەتی لە ناوچەکەدا ئێمە دەمانەوێت عێراقێکی بەهێزی دیموکراتی هەبێت کە هەموو پێکاتەکانی بوونیان هەبێ هەموو نەتەوەکان و پێکاتەکانی عێراق بەشداری تێدا بکەین ئەمجی ئێمە ئەوەیە کە عێراق ڕۆڵی لە ئاسی هەرێمەتی و لەسەر ئاسی نێودەوڵەتی هەبێت وەکو خۆتان دەزانن چەندین وڵات هەیە بچووکن لە جیهاندا بەڵام کاریگەری زۆریان هەیە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیشەوە وی عێراقیش دەکرێت بەم ئاراستەیەدا کار بکات و کاریگەری زۆر تۆری هەبێ سەرڕای ئەوەی کە زۆر هەژمار ناکرێت بەڵام عێراق بەهێزە لە فکرە لە پێکاتەکانیدا لە دەستورەکەیدا لە هەمەهەنگیەکانی تەواوی پێکاتە سیاسیەکانیدا کە لە عێراقدا ئێستا بوونی هەیە ئەمە هێز و توانای عێراقا پێم وایە کە عێراق دەتوانێت بە ئاراستەیەکی باشتر بڕوا بۆ لەسەر ئاسی هەرێمایەتی دواتر بڕاتە ئاسێکی جیهانی چونکە ئامانجی هەموو عێراقیەکان بریتە لە باشترکردنی وڵاتەکەیان ئێمە دەمانوێت درگاکانی هەموو عێراق بکەینەوە کەواتە بە ئەوانیش درگامان بۆ بکەنەوە.